و کورتە فیلم لێرە نمایش کرا و لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا ژمارەیەکی زۆر لە میوانان لە کوردانی تاراوگە میوانانی بیانی هاتن بۆی کە سەیری فیلمەکان بکەنەوانێک کە بەشدارن لەم فیستیڤاڵەدا و ئەمڕۆ ژمارەیەکی تری فیلم لە فیستیڤاڵەکەدا لە هۆڵی سینەوەڵ لێرە نمایش دەکرێن. ئەمڕۆ سێمین ڕۆژی فیستیڤاڵەکەیە و سبەینێ چوارم ڕۆژ و کۆتا ڕۆژی فیستیڤاڵەکەیە کە سبەینش کۆمەڵێک فیلمی تر نمایش دەکرێت و خەڵاتەکان بەسەر براوەکانی ئەم فیستیڤاڵەدا دابەش دەکرێن. دیارە بەیانی ئەوەی کە گرنگە چەندین میوانی گرنگ دێن بۆ ئەم فیستیڤاڵە کە کۆتا ڕۆژی فیستیڤاڵەکەیە بە تایبەتیش ئەوەی کە من زانیاریمەیە نوێنەری پاشای شانشینیە گرت و بەشدار دەبێت لە ڕێوڕسمی کۆتایی یەکەمین فیستیڤاڵی فیلمی کوردی بێرمینگهام و چەندین میوانی تر لە هەم لە بێرمینگهام هەم لە تەواوی شانشینیە گرت و دێن بەشدار دەبن لە مەراسمی کۆتایی فیستیڤاڵەکەدا وەکو ئاماژەم بۆ کرد خەڵاتەکان بەسەر براوەکاندا دابەش دەکرێت. جا ئاکامگەر لەگەڵم بی من میوانێکم لەگەڵدا زۆر بەندێ زانیاری سەبارەت بە ڕۆژانی ڕابردوو و ئەمڕۆ سبەیش کە کۆتا ڕۆژەوە دەگرم بەڕێز ڕزگار کەریم کە خۆی هەم یەکە لە سینەماکارە دیارەکانی کورد و هەم لیژنەی بانکێشکردنی میوانە بیانیەکانە. کاک ڕزگار سڵاوت لێبێ و پێمان بڵێ دۆخی فیستیڤاڵەکە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو چۆن تێپەڕی؟ سڵاو زۆر سپاس بۆ کورتسات کە لە شاری بێرمینگام من تاوان شاری بێرمینگام بەناوبانگە بە شاری شۆڕشی پیشەسازی لە ساڵانی 50 یەکێ لەو شتانی تر ئەم شارە ناسراوە بە کەڵچەر و میوزیک. یەکێ لەو شتە گرنگانەی کە لەم شارەیە هەیە تیپی بلاک ساباتە کە هینی ئۆزی ئۆزبۆرن بوو. اینجا لەم شارەیە خواردن کەناڵەکان ئەوانە زۆر گرنگە کە کورتسات ئێستا ئەمڕۆ میوانی ئێمێ لەم شوێنەیە. لە دوو ڕۆژی ڕابردووە دوێنێ خۆ دەزانی کە بەلایانی کەمەوە دە فلیمی کورتمان لێیا بەس دوێنێ فلیمی کورد بوو. ئەم ڕۆژ فلیمێکی درێژمانەیە پەروین هینی میر عەباسی خۆستۆزادەیە ئەوە فلیمێکی درێژە لەگەڵ 6 فلیمی کورتیش ئەمڕۆ پێشکەش دەکرێت و خەڵکەکە زۆر بە خۆشحاڵیەوە میوانەکانمان خۆشحاڵن بیانەکان خۆشحاڵن. منیش خۆم بەڕاستی وەکو ئەندامێکی ناو ئەو لیژنەی کە میوانە بیانەکان بانگهێش دەکەن زۆر پرۆفیسۆر و خەڵکی سینەما لە زانکۆکانی مانچستەر و دەوروبەر و لە بێرمینگام بانگێشمان کردوون و لە فیستیڤاڵەکان و ڕۆژانەیەن بۆ ئێرە بۆ فیستیڤاڵەکە. ئەمە بۆ کورد تا چەند گرنگە وەکو لە قسەکانمدا ئاماژەم بۆ کرد کە سبەی لە کۆتا ڕۆژدا نوێنەری پاشای شانشینیە گرت و لێرە ئامادە دەبێ. ئەمە بۆ کورد تا چەند گرنگە کە سینەما و هونەری لە کوردستانەوە هێناوە بۆ وڵاتێکی گرنگی وەکو بەریتانیا. تۆ لە شاری پیکی بلایندەرای ئەمە شاری بێرمینگامە، تۆ لە شارێکی شۆڕشی پیشەسازیای، تۆ لە شارێکایی یەکەم کەڕەت لە ساڵانی 62 قوتابی هەستان سینەمای کەڵچەریان هێنایە ئاراوەکە لێرەوە ڕۆی بە هەموو دنیا بڵاو بۆ سینەمای کەڵچەر. ئێمە بەبیری مێسی 5 ساڵ لەمە پێش نەدەتوانی بڵێ وەڵام من کوردم، من فلیمی کوردیەکە، من ئەکتەری کوردم، بەڵام بەهۆی ئەو شۆڕشەوە ئەو شۆڕشە کۆلتوریەوە کە سینەما و کەڵچەر مەسەلەن پۆلیتیکەڵ و مێمۆری بیرکردنەوە و پۆلیتیکس ئەوانە هەمووی لەم شارەوە هاتوتە دەرەوە. لەبەرەوە بۆ تەواوی شانشینی بەریتانیا یەکگرت و زۆر گرنگە کە فیستیڤاڵی فیلمی کوردی لەم شارەیە بکرێت. شارێکی زۆر گرنگە دووەم شاریشە بەڕاستی تێگەی. دەستخۆش کاک ڕزگار ماندوم کردی. دیارە دوو میوانی تریشم هەبووە کەمەوان ئێستا گەیشتن. سوپاس کاک ڕزگار کە لەگەڵم بووی. ئاکامگەر کاتم پێ بدەیت میوانەکانم کە لە هەم لێرە لە لیژنەکانی فیستیڤاڵەکە بەشدارن خات و تەرزە کەمێک بیت ئەملاتر کەمێک درەنگ لە کات خۆ دگەیشتی. بەخێر بێ سپاس بۆتەوە تەرزە سدیق. زۆر ترافیک بوو داوای لێبوردنەکەین. پێمان بڵێ سپاس دەکەم بەم جلە کوردیانەوە من 3 ڕۆژاتان بینم ئەم فیستیڤاڵ بەناوی فیلمی کوردیەوەیە. ئەمە بۆ کورد تا چەند گرنگە کە بەشدارن لەم فیستیڤاڵەدا؟ ئەم فیستیڤاڵە دروستبوونی ئەم فیستیڤاڵە یان لەدایکبوونی ئەم فیستیڤاڵە بەڕاستی ئاسان نەبوو. کۆمەڵە کەسی زۆر کە ئێمە
هاتین ئەم فستیڤاڵەمان دروست کردە پێشتر دوو دیداری تر بوو بە ناوی دیدارەوە بوو ئەم ساڵ کردمان بە فستیڤال گەورەترمان کرد. تۆ بەڕێوەبەری هونەری فستیڤاڵەکە؟ من بەڕێوەبەری هونەری فستیڤاڵەکەم و مەرجی سەرەکی فستیڤاڵیش بوونی جلی کوردی بوو ئەبوو هەر جلی کوردی لەبەر بکەین لەبەرەوەی فستیڤاڵێکی کوردیە ئێمە چۆن بتوانین کە کولتوری کوردی زیاتر بناسێنین یەکێک لە ناساندنی کولتوری کوردی جلوبەرگە لەبەرەوەی کە یەکەمین فستیڤاڵە ئەم ساڵ ئەنجام دەدرێت یەکەم فستیڤاڵی فیلمی بێرمینگام فیلمی کوردی بێرمینگام تۆکو بەڕێوەبەری هونەری تا چەند پێ دوایە کە فستیڤاڵەکە سەرکەوتنی بەدەستێناوە لە ماوەی ئەم 3 ڕۆژەدا؟ ئێمە ئیشی خۆمانمان کردووە بەڕاستی هەموو ستافەکە هەموو خۆبەخشین ئیشمان کردووە ئیشەکانمان زۆر بەڕێک و پێکی لەبەرەوەی لە دوای چەندین کۆبوونەوە ئەمە دروست بووە بەڕاستی هەر یەک لە شارە دوورەکانەوە هاتوین بۆ بێرمینگامیشمان هەڵبژاردووە لەبەرەوەی سنتەری ئینگلاندا ضرور بوو کە لە سنتەرەوە ئێمە ئەو ئیشە بکەین ئەوە یەک تا ئێستا دوو ڕۆژی فستیڤال ڕۆشتووە ئەمڕۆ سێم ڕۆژی فستیڤالە زۆر بە باشی ڕۆشتووە هیچ کێشەیەکی تیانە بووە کەم و زۆر ڕەخنە لە هەموو شتێک ئەگیرێت یان کەم و کورتی لە هەموو ئیشێک ئەکرێت بەڵام گرنگەوەیە ئێمە ئەو ڕەخنانە وەربگرین و بۆ جاری داهاتوو چاکی بکەینەوە. دەستخۆش سپاس بۆ تۆ بۆی کات بدەم بە میوانەکەی تریشم زۆر سپاس خاوتەرزە سپاس بۆ تۆ ئاکەم کەمێک کاتی کورتترم بدێ سپاست دەکەم چونکە ئەمانش من بانکەشم کردوانە ناوەکەی تۆم گەر ناوەکەی تۆم بیرچۆ خات و پەری کەریمیان هەم یەکێکە لە خاتونە نووسەرەکانی کورد هەم بەشداربووی فستیڤاڵەکەشە تۆ وەکو کوردێک وەکو بینەرێکی کورد تا چەند ئەم فستیڤاڵانە بە گرنگ دەزانی بە تایبەتی لە دەرەوەی کوردستان گەر بتوانانی بە کورتیش جوام دێتەوە سپاس بەدڵنیاییەوە سپاس بۆ هاتنی ئێوە دەستخۆشی لە تەواوی و کەساناکەم کە بەڕێوەبەری ئەم فستیڤاڵن گرنگەکە ئەوەیەکە لە گرنگەکانی ئەوەیە کە ژنان بەشداریکی یەکجار زۆریان هەبووە لە بەڕێوەبەرنی فستیڤاڵەکە ئەمەیەکە لە گرنگەکانە کە ژنانی چالاکتر کردوێتەوە لە دەرەوەی وڵات وای لێ نەکردوون کە بە ئیشایەکی ترۆ خەریک بوون بەمانەوەی کە چالاکتر بوون گرنگێکی تریشی کە هەیەوەیە کە بەدڵنیایی و ئێمە بۆ خۆمان نەزانین چەندانە نەوەی کورد لێرە لەدایک بوون ئەبێتە هۆی ئەوەی کە کەلتوری کوردستان بگوازینەوە بۆ ئێرە بۆ کەسانی کە لێرە لەدایک بوون و منداڵانی کە لێرە لەدایک بوون ئاشنایەتیان هەبێ لەگەڵ و کەلتورا لەگەڵ و فەرهەنگە لەگەڵ کەلتورەکەی خۆیانە جارێکی تر یەکان گیر ببنەوە ئەوەش ئەبێتە هۆی ئەوەی کە کەلتوری سینمایی بەرپراوانتر بێت ئەبێتە هۆی ئەوەی کە کەسانێکە کە حەزیان لەو بوارایە خۆیان لێرە بدۆزنەوە بە تاقیکردنەوەیەکی باشتر بەڵام بەگشتی وەکو شتێکی ئەرێنی ئەیبینم و هیوادارم ساڵەکانی داهاتوو باشتر بەڕێوە بچێت. پێ دووە سینەمای کوردی لە بەراورد بەڕابردوودا گەیشتۆتە ئاستێکی زۆر باش ئەمە پرسیارێکی گرینگە ئەگەر تۆ ئەم چکە بۆ خۆم تەخەڕوجم لەو بوارە هەیە سپۆرم لەو بوارە هەیە هەندێک کەس پیان وایە شتێک بە ناوی سینمای کوردی نییە بەڵام ئەگەر تۆ جوان وردبی تۆ لە فیلمەکانە ئەڵێن ئەگەر یەکدانە فیلمیش هەبێت بە زمانی بەو زمانە دروستکرا بە ئێمە توانین بڵێن کە سینمای کوردیمان هەیە کاتە من ئەڵێم سینمای کوردیمان هەیە بەڵام بە هەندێک لاوازیەوە ئێستا گەر بتوانین ڕەخنەیەکی کاتمان هەبێ ڕەخنەیەکی ئەم چەند ڕۆژەی بەدڵنیاییەوە ڕەخنەیەکە لە ئەو فیلمانی کەم چەند ڕۆژە لە فستیڤاڵەکە پێشکەشکراون ئەو کەسانی کە فیلمەکەیان ناردووە لە سینمای کوردی ئێمە بە یەک کێشاگەن کێشەی سیناریۆی ئەوەی کە نەرێشن ئەوەی کە چیرۆکەکە چۆن نەگێڕێتەوە ئێمە کێشەی گێڕانەوەی چیرۆکمان هەیە چیرۆکەکان نازانین چۆن بگێڕنەکە ئیدە فکرە وەکو ئیدە فکرێکی جوانمان هەیە بەڵام وەکو ئەوەی کە چۆنی دابڕێژن چۆن بیکەین بکەین چۆن کامێرا بەکاربێنین چۆن لۆکیشن بەکاربێنین یا چۆن میزانسێن بەکاربێنین هێشتا کێشەمانی کێشەی نەرێشن و کێشەی گێڕانەوەمان هەیە هێشتا. زۆر سپاس خاتوفارێ سپاس بۆ تۆ زۆر سپاس بەڵێ ئاکام دەگەڕێمەوە بەلاتەوە. بەڵێ هاوکارم توانە عومەر لە هۆڵی سینەوەڵدی شاری بێرمینگامی بەریتانیا سپاس بۆ تۆ میوانەکانت گەشتی ئاڵۆنەرەکانم پێشکەشکردن وەک هەمیشە دڵخۆش